received over 130 papers, full papers, and out of which, as I said, 93 were accepted. زانکۆکەتان زانکۆی گەشەپێدانی مرۆیی یەکێکە لەو زانکۆیانەی کە پرۆسەی بۆڵۆنیا لە سیستەمی خوێندنی جێبەجێ کردووە و لە 11 ساڵی تەمەنیدا توانیوێتی خزمەتێکی باش بە بواری خوێندنی باڵا و کۆمەلگا بکات و لە ڕووی کواڵتیشەوە پێگەی خۆی هەیە بە تایبەت لە ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکانی هەرێمی کوردستان و بە یەکێک لە زانکۆ ئازبەرزەکانی هەرێمی کوردستان دیاری کراوە کە لێرە پیرۆزباییتان لێ دەکەم. خۆیەتی سوپاسی بەڕێز کاکتۆر محەممەد بکەم کە بەڕاستی ئەم شایەتی بەڕێزیان بۆ ئەم ئازبەرسەی زانکۆ ئێمە بەکارێکی بەرزی ئەنرخێنین چونکە لە ڕاستیە هەر لە سەرەتای دامەزانی زانکۆوە بەڕێز خاوەنی زانکۆ پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی ئەم زانکۆی بۆ شێوەیە ئاراستە کردووە کە ئەبێ هەم ئاهەنگی تەواوی لەگەڵ وەزارەتە هەبێ. زۆر پێخۆشحاڵم کە ئەمڕۆ لەم کۆنفرانسەی حوتەمی زانکۆی گەشەپێدانی مرۆیی کە بە خزمەت ئێوەی بەڕێز بگەین بۆ باسکردن و لێکۆڵینەوەی سێشتی زۆر گرنگ: یەکەم زوبان، دووهەم وەرگێڕان و تەرجەمە، سێهەم ئەدەب. من وە ئەزانم ئەم سێ بەشەیە گرنگترین هۆن بۆ دروستکردنی حەزارەت و پێشکەوتن و تەقەدم. هەموو حەزارەتەکانی پێشوو لەسەر ئەو ئەساسە ڕۆیشتون. زوبان شتێکی زۆر گرنگە، حتا لە ئاینی بەرزی ئیسلامە خوای گەورە کردوویەتی بە ئاەتێک لە ئاەتەکانی خۆی: ومن آياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم. داوا ئەکەین ئینشاءالله کە زانکۆی گەشەپێدانی مرۆیی کە سوودمەند بێت زۆر هەوڵێکی گەورە بدات لەو دوو بوارەدا بۆ فێربوونی زوبانەکان لەگەڵ زوبانی کوردیشتا و احترامی زوبانی کوردی بە هەموو شەکڵێک و اعتزازیش پێی بە زبانی کوردی خۆمان و اعتزاز بە زبانەکانی تێش و زبانی عەرەبی و زبانی تورکی و زبانی فارسی و زبانەکانی تریش.